من هیوادارم ئەم پەرلەمانە بتوانێت ئاعتیبار بە خۆی بجێڕێتەوە و بتوانێت بە ئەرک و بە ڕۆڵی خۆی هەڵسێ لەوە کە بەرزترین دەسەڵاتی یاسادانانە و مەرجەعی سیاسی هەرێمی کوردستانە و دەسەڵاتی چاودێریکردنە و لە هەمان کاتدا ئەرچیشی بریتێ لە دروستکردنی پەیوەندێکی پتە و لەگەڵ خەڵک و زەماری هەرێمی کوردستان چونکە ئەم دامەزراوەیە خەڵک دەنجی پێدا و نوێنەری خەڵکە لە هەرێمی کوردستان. ئەم دامەزراوە لە ڕابردوودا بەڕاستی زۆر بێئاعتیبار کرا. ئەم دامەزراوەیە پەرلەمان لە ڕابردوودا 2 ساڵ و نیو زیاتر بە بڕیاری حزب پەچی خراوە دەرکەکەی قوفری لێدرا. بۆیە من پێم وایە ئەرچی ئەم خولە و پەرلەمانتارانی ئەم خولە قوڕستر دەبێت لە ڕابردوو بۆ لەبەرەوەی کە دەبێ ئاعتیبار بۆ ئەم دامەزراوە بگەڕێتەوە و بتوانێت دوور لە دەسەڵاتی حزب دوور لە بڕیاری حزب ئەرکەکانی خۆی جێبەجێ بکە و بتوانێت یاسایەک دەربکە کە لە قازانجی خەڵک بێ و بتوانێت چاودێری دەسەڵاتی جێبەجێکردن بکە و بتوانێت محاسبەشی بکە نەک ئەو محاسبە پەرلەمان بکە. ئەم کۆبوونێت تەنها کۆبوونێکی ئاسایی بوو و کۆبوونێکی کورد بوو هەر بۆ ئەوەیە کە دەست بە خولی بەهارە دەکرێت خولی بەهارە و خولی پاییزە هەیە دەست بە خولی بەهارە و یاسەدانان دەکرێت تەمام. ئەمە فراکسیۆن کۆمەڵێک پرۆژەمان ئێستا لەبەردەستدایە و ئێمە لە کاتی خۆیدا ئەم پرۆژانە دوای دیراسەکردنێکی زیاتر ئێمە لە کاتی خۆیدا پێشکەشیان دەکەین بۆ ڕاگەشی دەخینە ڕوو.